بە پشتیوانی وەزارەتی دەرەوەی فەڕەنسا هاوکاری نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی هەڵەبجە ئەکەین. پشتیوانیەکە بریتیە لە دابینکردنی کەلوپەل و ئامێر بۆ نەخۆشخانەکە، هەروەها دەرمان بۆ قوربانیان و نەخۆشەکان. ئێمە ڕاهێنان بە ستافی نەخۆشخانەکەش ئەەکەین لە بەشە جیاوازەکاندا و ئەمڕۆژ ئێمە چاومان کەوت بە بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە بۆ تاوتوێکردنی پرۆژەکان و پێداویستیەکانی ئەم نەخۆشخانەیە. کارەکەن لەسەر سیستەمی ئەلیکترۆنیکردنی وەرگرتنی نەخۆش و هاتوچۆی مانگانە بۆ ئەوەی بزانن عیلاجەکانی چۆن وەرگرتووە یاخود چەندی بۆ نووسراوە. ئەمە سیستەمێکە لە هیچ نەخۆشخانەیەکی هەرێمی کوردستاندا نیە بە هاوکاری ئەمان نەتوانین جێبەجێ بکەین. دووهەمیان ئامێری پزیشکی. ئێمە وەگوتم لەگەڵ پزیشکانی پسپۆڕی سەرجەم بەشەکان چاو، پێست، قورگوڵوت و گوێ، باتنی هەناوی لەگەڵ چەند پزیشکێکی تر لێرە دانیشتین. بە سەفیری فەڕەنسامان وتووە بە وەفدی حکوومەتی وەزارەتی دەرەوەی حکوومەتی فەڕەنسامان وتووە ئەمە پێویستیەکانمانن بۆیان دابین کردوین بە گوژمەی 618,000 یۆرۆ دابینکردنی دەرمانی ساڵێک لە بەرکەوتوانی چەکی کیمیاوی لە ناو دەرمانخانەی نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیاوی. ئەمەش بەو لیستەیە کە ئێمە پێشکەشمان کردوون کە بەدەل لەوەی کە حکوومەتی هەرێم بۆمان دابینەکات لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی خۆمانەوە، بەڵام هەندێک عیلاج هەیە زۆر گرانن پێویستەکە ئەمان دابینی بکەن بەشێک لەو بودجەیان دابین داناوە بۆ ئەوە